دوو ڕۆژ بەر لە ئێستا کوڕە گەورەکەی مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە نزیک دۆڵی سماقوڵی سەر بە قەزای کۆیە تووشی ڕووداوی هاتوچۆ هات لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵەکە ژمارەیەک دەستگای هەواڵی چاواشەکارانە ڕووداوەکە بۆ دژی کۆمەڵی ئیسلامی و ئەمیری کۆمەڵ بەکاردەهێنن بەپێی زانیاریەکانی پۆلیسی هاتوچۆی کۆیە منداڵێکی تەمەن 11 ساڵ لەسەر ڕێگا دەپەڕێتەوە و محەممەد عەلی باپیر هەوڵ دەدات خۆی لە منداڵەکە لا بدات هەر بۆیە ڕووداوەکەی لێ دەکەوێتەوە. شۆفێری لاندکرۆز ویسیەتی خۆی دەرباز بکە واتە لە منداڵەکە نەدا بەڵام بەداخەوە چووەتە سایدی بەرامبەر و ئیدی ئەو ڕووداوە ڕوویداوە. بریندارەکان سوپاس لە بۆ خوددا ئێستاکە وەزعیان باشە جگە لە یەکەشیان نەبی ئەوانەی تر چوونەتەوە ماری خۆیان. بەداخەوە هەموو ئەو ڕووداوانەی کە ڕوودەدەن لە ئەنجامی یەکساید بوونی ڕێگایە واتە تەنها یەک ڕێگا هێچوون و هاتن بە هەمان ئەو ڕێگایە واتە دووساید نییە بۆیە ئەو ڕووداوانە ڕووددەن. دوای بڵاوبوونەوەی هەواڵی ڕووداوەکە ژمارەیەک دەستگای ڕاگەیاندن بە شێوازی جیاواز لەسەر خاوەندارێتی ئۆتۆمبیلەکە و جۆرەکەی زانیاری نادروستیان بڵاو کردەوە. پۆلیسی کۆیە لەو بارەیەوە دەڵێت ئۆتۆمبیلەکەی محەممەد لە جۆری لانگرۆزەر بووە و بە ناوی خۆیەوە نەبووە و بەڵکو بە ناوی کەسێک لە ماڵی خەزورانیەوە بووە. هاوکات پۆلیس ئاماژە بەوە دەکات وەکو چۆن یاسا بەسەر هەموو کەسێکدا جێبەجێ کراوە محەممەدیش بەبێ هیچ ڕێگریەک خۆی ڕادەست کردووە و ئێستا لە بنکەی گرتن و گواستنەوەی کۆیە دەست بەسەرە. ڕووداوێکە ڕووی داوە وەکو هەموو ڕووداوێکی کەسی لە ڕووداوی هاتوچۆ بە دەرنابیتن ئەتوو بۆ خۆش داگالێنێ جاری وای ڕوودا تووشت دەبیتن دێ و وەکو ئەگەر وەکو برێ خەڵکانێک جیاوازی کرابیتن لە نێوان لەوانەیە زووتریش ئەومان دەستگیر کردبیتنانەیە کە حادیسەک دەبێت تاوەکو دەیگەڕێن دێتەوەی بەڵام لە هەمان دەقە لە هەمان شوێن کە ڕووداوەکە ڕوویدا لە هەمان کادەما ئەومان لەگرتن و گواستنەوەیە و ماوەی 3 شەوە لە لای ئێمە سزنەوە وەکو هەموو هاوڵاتێکی تر بەزەوەی ئەمن ئاگادارم هەتاوەکو ئێستا ئەو داواکاریان بۆ خۆیان پێشکەش نەکردیان کە بە کەفالەت ئازاد بکرێتن. بەهۆی ڕووداوەکەوە 4 کەس بریندار بوون. ئێستا کوڕە گەورەکەی ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە لای پۆلیسی کۆیە دەست بەسەرە. محەممەد بە پەیامی ڕاگەیان ڕووداوەکە زۆر نیگەرانی کردووە بە تایبەت برینداربوونی ئەو هاوڵاتیانە و وتی کاتێک ئەو منداڵە لەپڕ هاتۆتە سەر ڕێگەکەی شێواوە و ڕووداوەکە ڕوویداوە. هەرچەندە پێیان ڕاگەیاندون دەتوانن بە کەفالەت محەممەد ئازاد بکرێت بەڵام خانەوادەکەی و خۆشی ئەوە ڕەت دەکەنەوە. ماوەی 2 ڕۆژە کوڕێکی ئەمیری کۆمەڵی ئیسلامی بەهۆی ڕووداوێکی هاتوچۆوە کەوتۆتە پشتی میلەکانی ئەم زیندانەوە. ئێستاش خانەوادەکەی دەڵێن وەک چۆن یاسا بۆ هەموو هەوڵاتیەک وەکو یەکە بەبێ جیاوازی ئاواش دەبێت یاسا کێشەکەی کوڕەکەیان یەکلایی بکاتەوە. ڕامیە ڕسمان کەناڵی ئاسمانی پێیام قەزای کۆیە.